سەرەتای ڕەمەزان و بەردەوامی لەسەر ئەم کارە خی گەورە لە سەرەتای ڕەمەزان و هەموو ئێوارێک بە پێی کەسەکان خواردنمان ناردە بۆ ماڵە فەقیرەکان. گەنجێکی کاسبکار لە ناو بازاڕی قەزای کەلار کە عەرەبانەی فرۆشتنی خواردنی لەفەی هەیە، ئەو هەمووی لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە هەمووی ئێوارانێک ژەمە خواردنی ماڵێکی هەژار دابین نەکات. من ئەمەوێ بڕۆمە لای ئەو کاسبکارە خۆی کە لە ناو بازاڕی قەزای کەلارە. کاک ئەبات سڵاو لێبێ باسیەوەمان بۆ بکە کە تۆ ڕۆژانە بێ بەرامبەر خواردنە نێری بۆ ماڵێکی هەژار. سەرەتا بەخێر بن. من ساڵی پار ڕاستی ئەو خوڕمام دابین لە سەرجادەکەر بۆ خێر. ئیمساڵ بە باش مزانی ئەو پارەی کە ئەیدەمە ئەو خوڕماوانە هەموو ڕۆژێک خواردن بنێرم بۆ ماڵە فەقیر و کەم دەرامەتەکان ئەومە باشزانی. باشە ڕۆژ لە سەرەتای ڕەمەزانەوە بەردەوامی لەسەر ئەم کارە. خی گەورە لە سەرەتای ڕەمەزان و هەموو ئێوارێک بە پێی کەسەکان خواردنمان ناردە بۆ ماڵە فەقیرەکان. ئەو ماڵانە خۆیان پەیوەندیتان پێوەکەن یا خۆتان دەستنیشانیەکەن؟ ئێمە کابراایەکەیە لە کەلار مامۆستا شاهۆی ناوە ئیشی خێرخوازیەکە. ڕاستی پەیوەندیم بەوە کرد ئیتر ئەویش ماڵە فەقیرەکانی پێمان ناسان مامۆسایەکێ مامۆستا سەردا لێرەیە هەموو ڕۆژێک دێ خواردنەکان ئەبا بۆ ماڵانە. باشە هەبووە هیچ ماڵێک خۆی پەیوەندیتان پێوە بکات داوای خواردنتان لێ بکات؟ وەڵاهی بۆ من بەس بۆ مامۆستا سەردار و مامۆستا شاوان بەڵێ خەڵکە بۆ پەیوەندی کرد. باشە ئێوە ئەمڕۆ خواردن بۆ خێزانێکە نێرنەوە خێزانە چەند نەفەرنەوە چەندێک لە فیان بۆ نێر؟ بەڵێ ئێمە ئیمڕۆ خواردن بۆ خێزانێکە نێرین کە ئافرەتێک و یاوێکن لەگەڵ سێ مناڵە. ئێمە 15 لەفەمان بۆ نێرین هەموو ڕۆژەیانی ئەک بە پێی کەسەکان سێ لەفە جار وایە ئەگەر مناڵ بێ کەمترە گەورە بێ زیاتری بۆ نێر. باشە لەفەی مریشیان بۆ نێرنن؟ بەڵێ ئیتر مریشکی بۆ نێن جار وایە جگەرە جار وایە کە بابوو بابەتی برژایان بۆ نێتر بە پێی ڕۆژەکان و بە پێی ئەوەی کە ئێواران چی حاضر بێ ئەوان نێری. باشە تاوەکو کۆتایی مانگی ڕەمەزان بەردەوام بن لەسەر ئینشاءڵڵا هەتا کۆتایی ڕەمەزان بەردەوامن بۆ ساڵانی داهاتوو ئینشاءڵڵا پرۆژەی زیاترمانە بێ. باشە دەستەکان بەڵێ وەکەوەی بینن ئێستا خەریکی ئامادەکردنی خواردن بۆ خێزانێک کە ئەو خێزانە لە 5 کەس بێکاتون وەکو خۆی باسی کرد 15 لەفە بۆ ئەو خێزانە ئەنێرن بۆ ئەوەی ئەم ئێوارە بەربانگی پێ بکەنەوە. وەکو ئەو کاسبکارە باسی لێوە کرد لە سەرەتای ڕەمەزانەوە ئەوان بەردەوامن لەسەر ئەم کاریان و ئەیانەوێت تاوەکو کۆتایی ڕەمەزانیش بە هەمان شێوە خواردن بنێرن بۆ ئەو خێزانانەی کە باردۆخی ئابووریان باش نییە و هەژارن و ناتوانن ژەمە خواردن بۆ خۆیان دابین بکەن.